ئێڤەر باش بینەرێنێژە 11 سپتەمبەرە 2001 وەکو یاخۆیایە 10 ساڵان بەریانها ڕۆژێکێوەکی ئیرۆدا بویەرێکی جیهانیە دەگمەن دروست بوو. ئەف بویەرە چەندین باندۆریە لێ پشخۆهێلان بتایبەت لەوێ دەڤەرام تێدا جین ڕۆژ هەڵاتە ناوین 11 سپتەمبەرێ ئەو بویەر بوو کۆ 19 ئەندامên ڕێکخراوە ئەلقاعیدە bi 4 فرۆکە نەفەلەگیر چەند ئامانجێکên ستراتیجیکên ئەمریکا کردنە ئارمانج جوانە هەردوو تاوەرێن بازرگانیên جیهانی هەروەها پێنتاگۆن هەروەها کوچ کاسپی ئەمریکا لێڤەکارین هەردوو تاوەرێن جیهانی بە تەمامی بڕۆخێنن و بوێ سەدەمێ نێزی 3000 وڵاتیان ئەمریکا جانێ خۆش دەستدا بێگومان پشتی vێبویەرێژی جیهان چەندین گوهرتن لەسەرداهاتن بە تایبەتی لە ڕۆژهەڵاتە ناوین جوانە 2003 ئەمریکا دیگە لە فەیمانێنخوا بڕیاردان کو ڕژێمە سەدام حوسێن ژناو بن کۆیکە ڕژێمێکە پرمە ترسیدار لە ڕۆژهەڵاتە ناوین دەهێتە داهاتە تەخمینکردن بە تایبەتی بۆ کوردانجی بێگومانەوە بویەرێکە گەلێکە بە باندۆر بۆ 11 سپتەمبەر کاریگەریەکانی لەسەر ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەمە ناو نیشانی تەوەری ئەمڕۆی بەرنامەی ئەوەیە بەرنامەی مایکی خەڵکی دوای ئەم ناوبەرە لە خزمەت وەرگرتنی سەرنجیەوەی بەڕێزدام لەگەلم بن دووبارە سەڵاتان لە بێبینەرە بەڕێزەکان لە ڕۆژێکی وەکو ئەمڕۆدا لە 2001ەوە لە ویلاتە یەکگرتووەکانی ئەمریکا ڕووداوێکی دەگمەنی کاریگەر هاتە ئاراوە ئەوش ئەوە بۆ کە 19 لە ئەندامانی ڕێکخراوی ئەلقاعیدا بە 4 فرۆکەی نەفەر هەلگرەوە چەندین ئامانجی ستراتیجی ناوەندی ستراتیجی ئەمریکا کردوانە ئامانجی خۆیان لەوان هەردوو تەوەری بازرگانی پێنتاگۆن و کۆچکی سپی ئەمریکا توانیوانە هەردوو تەوەری جیهانی بە چەند فرۆکێکی نەفەر هەلگرەوە بپێکنەوە و بڕۆخێنرێ بەو سەدەمەش نزیکەی 3000 کەس جانیان لە دەستداوە بێگومان دوای ئەم ڕۆداوە گۆڕانکاری لەسەر ستراتیجی ئەمریکا بە تایبەتی لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدات وەکو زلهێزێکی جیهان وەکو وڵاتێکی دەسڕۆیشت و لە هەموو ڕوویەکەوە ئەو بۆ لە 2003ەوە ڕژێمی دیکتاتۆری سەدام حوسێن کە لەو کاتەوە وەکو ڕژێمێکی مەترسیدار بوو سەر هەم هاوڵاتیانی و هەم لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدان دادەنرا لە ناوچۆ بێگومان کوردیش لەم چارچێوەیەدا مفامەن بوو کە دەڕەندەترین دژمنی لە ناوچۆ توانیویان لە پرۆسەی دوای پرۆسی ئازادی عێراق لە ناو کۆی سیستەمی سیاسی و حکومڕانی لە عێراق بەشداریەکی کاران هەبێ ئێوە توانن لەسەر بویەری ئەنکۆ ڕۆداوەکانی 11 سپتەمبەری ئەمریکا هەروەها کاریگەریەکانی بۆ سەر ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە تایبەتی بۆ سەر پرسی کورد سەرنجە بوچەنەکانی خۆتان نیشان بدەن سوما لە شاری سلێمانیەکەم پەیوەندیمانە ئەم کاتەوە باش ئەم کاتەوە باش کاگاکار زۆر سپاس دەستخۆشی تەوەرەکە و لێەکەم زۆر سپاس سەرەتا من تێبینێکی لە هەرچەند لەسەر ئەم ڕۆژ تەوەرەکەی ئەمڕۆنیە بەڵام لەسەر تەوەرەکەی دوێنەیە مشکلەیەکمانەیە ئێمە پەنجاتە لە بەمانەیە لە خوێندنگای سەرفەنگە بەڵام نقلی هینیان کردوون مەکتەبی ژین زۆر لە ئێمەوە دوورە ئێمە ئادادی سلێمانی لە تەنیش خۆمانەوەیە بەڵام ئەبێ کچەکەی من بە بەردەمی مەکتەبی ئادادی سلێمانیەوە بڕوا بۆ مەکتەبی ژین ئەمە هەرڕاز نییە ئەمڕۆ چوون بۆ لای مەکتەبەکەی بۆ لای مدیری ئادادی سلێمانی ئەڵێ وەریان ناگرم بە هیچ شێوەیەک بەڵام ئەڵێ بڕۆ واستە بکە بەڵام نازانم من واستە ئەو خوانە بێ کەس شک نابم داواکارم لە وەزیری پەروەردایان بەڕێوبەری پەروەردەی سلێمانی گوێی لە دەنگمانەوە بێت و ئەم کێشەمان بۆ چارەسەرکە پەنجاتە لە بەن نازانین چی بکەین باشە ئەگەر لە ڕێی تەلەڤیزیۆنەکەی ئێوە گوێی لە دەنگم بێت زۆر سپاسی ئێوەش دەکەم سپاس سوماخان هیوادارم شوێنە پەیوەندیدارەکان جێرە سەرنجەکانی تو بێ سوما جا دیسان لە شاری سلێمانی ئەم کاتەوە باش بەڵێ سوماخان ئەم کاتەوە باش هەموو کاتێکت زۆر سپاس بەڕاستی تەوەرێکی جوانە بەڵێ ئەم 11 سپتەمبەر بۆ هۆکاریەوەی زۆربەی دیکتاتۆرەکانی جیهان بڕۆخێنەوە سەدام حوسێن و دوایش سەرۆکی قاعیدە من پێم وایە کە ئەم هۆکارانەوە چەند هۆکارێکی دوای کرد کە ئیتر گەل سەرکەوێت هەوڵدا بە پێشکەوتنیش وای ئەم 11 سپتەمبەر بەڕاستی شتێکی زۆر ناخۆش بوو لەبەرەوەی ئەو هەموو 2000 کەسی بێتاوان شەهید بوون پێم وایە ئەم هەموو تەقینەوەش لە کوردستان لە ڕوئەیە لە عێراق هەر کۆمەڵێکی تر کە بەڕاستی
هەر ئەبزاری قاعدەن بۆ هیواین ئەوانیش بەڕەتکەن. بەڵێ هودا لە زەڕایان لەگەڵمانام کاتەوە باش. السلام عليكم. عليكم السلام. والله سەبارەت بەو تەوەرەیانتان بژاردووە دەستان خۆشێ. سپاس. والله ئەمریکا ئەو خۆی ئەو کارەی کردووە ڕۆژی شەمە یانزەی سێپتەمبەر ئەو کارەساتێکی ڕوودا 40,000 کارمەندیانە بۆ وەکو فەڕاش بۆ نمونە ئیشانتیا کردووە ئەو 40,000 نهاتوونەتۆ لەو تارانە جیازێکەیە پارچێکی ڕەشانی ئەگەر ئەو تارانەش بتەقێنەوە ئەوانە هەر ئەمێنن بۆی دواتر بزانن هۆکارەکانی چی بووە ئەو سنووقە ڕەشانە لە ناوی ئەو فڕۆکانانە بوون ئەخوان تەقاندتەقەوی ئەوینە. بەڵێ بەڵام ئەو دەخەن بەپێی هینەک ئەمریکا ڕایگەیان کە ئەمە ڕێکخراوی ئەڵقاعیدە لە پێشەوەی دواتر ڕێکخراوی ئەڵقاعیدە بە شێوەیەکی ڕسمی ڕایگەیان کە ئەوان لە پێش ئەم هێرشانەوان و چەندین ئەندامیشیان ئەوانەیە کە لە پێش ئەم هێرشەوان لەلایەن ئەمریکا دەستە سەر کرا ئەمە تو چۆن لێکە دەیتەوە؟ بەڵێ بەڵێ وڵی ئەوە ئەمریکا بۆ ئەوە وای کردو ئیسلام ناشرینکە لە بەرچاوی وڵاتانی دەوروپرسا لە بەرچاوی وڵاتانی ئەوروپیا بەڵام ئەو دوای ئەو 11 سێپتەمبەر دوای ئەو هینا ڕوودا ئەو تەقینانە ڕوودا لە وڵاتە کریا زۆرترین مسلمان یعنی یەکێک لەو پرۆفسۆرانە پرۆفسۆری زۆر گەورە مسلمان بوون ینی کەسی زۆر ناوداریان لە مسلمان بوو خۆیان وایان کرد مسلمانەکان ناشرینکەن بەڵام نەیانزانێ بەڵام ئەو دەخان بە شێوەیەکی ڕسمی لەلایەن ڕێکخراوی ئەڵقاعیدە سەرکردە ڕێکخراوی ئەڵقاعیدە ئۆسامە بن کە پێش چەندێک لەلایەن ئەمریکاوە کوژرا ئەو ڕایگەیان کە ئەوان لە پێش ڕووداوەکانی 11 سێپتەمبەرەوە بن لە کاتێکە کە ئەمە لە وڵات بەتایبەتی لەناو بەشێک لە وڵاتە عەرەبیەکان لە خەڵکی عەرەبی بە شێخی ئیسلام ناوزەند دەکرێتەوە ئەمە چۆن لێکە دێتەوە ئەمەش خۆی شاهدی لەوەدا کە خۆی دەستیە بووە لە پشت ئەم کردارەوە بڵێ ئێمە توانین ئەگەر دابنین بۆ نمونە لەوە چێ ئوسامە بلادنیش خۆی یەکێک لە کوڕەگەستانی ئەمریکا یعنی بۆی ئەو پشتگیری کردووە کێ ئەزانیانی ئوسامە بلادنیش کەسێک لەوەیە کەسێک هەر بۆ ناشرینکردنی مسلمانەکان لە بەرچاوی خەڵکی وڵاتانە گەڕێنەوە ینی ئەو ئەمریکا خۆی کردوێتی بەڵێ ئەو دەخان سوپاس گەرە خەڵکێکی زۆر لە سەیری پەیوەندی کارزان لە دووەکێ کای کارزاندان باش چاوانی باشی سەرچاوە کای کارزان لەسەر تەوارێمە ئیرۆ بەداخەوە دیارە پەیوەندی کای کارزان پچرا شینیار لە شاری سلێمانی لەگەڵمانە ئەلۆ ئەم کاتە باش هەموو کاتێکت زۆر سپاس بۆ تەوەری بەرنامەکە سۆرێکی گرنگە من لەگەڵ قسەکانی سۆمام ئەبزام سۆما بوو لە سلێمانی و کە قسەی کرد بەڵێ بەڵێ من پرسیارێکی تریشم هەیە بۆ هەموو سیاسەت مەدارەکان چکەوە سیاسەتێکی ئالۆزە زۆر کەس دەی تێناگا بەڵام ئەگەر وەکو ئاشکرایە ئەوان وڵاتێکی پێشکەوتوون لە ڕووی تەکنەلۆژیاوە بەتایبەتی ئەگەر دوو تاری بەو شێوەیە گەورەیە بشێتە ئاسمانی هەر وڵاتێکەوە پێشتر نازانن ئەمە پرسیارێکی زۆر گەورەیە ئەگەر دەسیسەی خۆیان چیانە بوو بێت ئەیتر نازانم و زۆر سپاس بە بەرنامەکەت سپاس هەژارمان لەگەلە کاک هەژارم کاتەوە باش ئەم کاتۆ باش بەڵێ کاک هەژار لەسەر تەوەری ئەمڕۆمان 11 سێپتەمبەر ڕووداوەکان 11 سێپتەمبەر تا چەند دواتر کاریگەریان هەبووە لەسەر کۆی سیستەمی جیهان بە تایبەتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست خۆی بەنسبەت ئەو تەقینەوەی ئەو دوو شوێنەوە کە تەقینێتەوە یعنی ئەوە بووە هۆی ئاشکراکردنی هەموو دەستی قاعیدا پەیوەندی بە هەموو وڵاتەکانەوەی ئەو وڵاتانەی کە بیاوکاری قاعیداکەن ئەمە ئەو شوێنە ئەمە خۆیان لە خوانە بەرنامەیەکیان دانابوو کە بۆ ئاشکراکردنی یعنی بۆ وروژانی هەموو جیان یعنی بۆ ویستیان بۆ حربێک یا جەنگێکی عالەمی دروستکەن بەڵام بۆ هۆی کەشەکردنی خۆیان یعنی دەسە بە دەسە کەشە بوون بەڵێ ئەو شتە ناکەوە بەڵام تارێش ئەگەر ڕێزمێ بۆ دوانی کە لە سێمانی تەلەفۆنیان کردو ئەڵێ ئەمە دەستی خۆیان تایە بەڵام تارە خۆ دەزانی فڕۆکە تیژڕەوە تونڕەوە بەڵێ تێگەی داخلێر وڵاتە بێ بە زووترین کار کۆنترۆڵ ناکرێت ئەم شتە خۆی پرتاو بوو لە ناکاو بوو دەشتی لە هەولێرەوە لەگەڵمانە کای دەشتم کاتەوە باش کاک دەشتی بەڵێ پێت وایە دوای 11 سێپتەمبەر ئەو ڕۆداوانەی
بە تایبەتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە ناوبردننی ڕژێمی تالیبان لە ئەفغانستان کە هاوپەیمانێکی استراتیژی ڕێکخراوی ئەڵقاعیدا بۆ هەروەها لە 2023 لە ناوبردننی ڕژێمی سەدام حوسێن و هاتنە ئارای پرۆژەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی گەورە لەلایەن ئەمریکاوە. ئەمە تا چەند ئەم ئەهدافە نەتوانیان ئارمانجەکانی خۆی بپێکن لەوەی کە لە ناوچەکە هێمنی و ئارامی بەرقەرار بێت ئیرادەی گەل سەردەست بێت بۆ چونیەتی داواکردنی مافەکانیان. بەڵێ من سێ دەست خۆش لە بەردامەکەدا دەکەم بەڕاستەوەی زۆر هەبژاردیا دەبینی کە ئەمریکا کەچوو هەر شوێنێک دەبینی ئەو دەوێت زۆربەی کات دەوێت دەسەڵاتی خۆی لەو شوێنە بەهێز بکاتن کە دەسەڵات خۆی بەهێز دەکات دەبینی زۆر بەرژەوەندی خۆی دەبینی ئێستا کە ئەمریکا ناو عێراقکە ئەگەر لە بەرژەوەندەکانی خۆی لەوانەیە ڕێککەوتن نامەکە لێنێوانیان بووە دەبواە تا ئێستا لە عێراق چۆ کردووە بەڵام دەبینی ئەو ڕووداوی 11 سپتێمبەر کاریگەرێکی تەواوی هەبوو لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بەڵێ بەڵێ بکرێت پێشنیارێکمان هەبوو زەحمەت پرسیارێکمان هەبوو بەڵێ فەرموو بەنسبەت ئەو موسەی هێزەکانی ناوخۆ کە ئەو ڕۆبڕیاترا لە وەزارەتی دارایی عێراقیش کە موسەکە سەر بکرێتن هەژمان جڕابردوو بدێتن لەگەڵ ئەو مانگەی کارنەوەمان بەڵام ئایا تا ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان تا ئێستا هیچ هەرێستێکی نەبوو تا ئێستا دەبینین هیچ هەشتەک یارنێک ئایا هەرێمی کوردستان دەکەوێتنا دەبینی ئەندام پەرلەمانەکانمان لە عێراق دەبینی دەرێتن بە هەرێمی کوردستانیشەوە کە ئەو ڕۆبڕیاترا بەڵێ بەڵێ پێشنیارێکت گەیشت سوپاس حەسەن لە حاجی ئاوا لەگەڵمانە کاک حەسەن ئەم کاتەوە باش ئەحوال چۆنە زۆر سوپاس کاک حەسەن برای گەورەی کاکە بەڵێ وەکو ئەو خوشکەی لە سلێمانی تەلێفۆنی کرد ڕاستەکە ئەو ڕۆژەی کە ئەو کارە ساتە بوو بەمل ئەو قایدیان داهینە هەر سەدە بەخۆشی وەکو بەس درۆی کرد وەڵڵا یەک ئیسرائیل کێدانە بەس موسڵمانەکان بوون فێری ئەمریکایەوە بەڵێ ئەدینۆ تیارە کەرەسی لە هەر شوێنێک هەستی لە جێی خۆ ئەزانی ڕادار احتیار هەستا پێت وایە ئەو دوو تاوارە ستراتیژیە دوو تاواری بازرگانی ئەمریکای کە دوو تاواری زۆر ستراتیژی نەبێ گومان زەرارێکی زۆر لە ئابووری ئەمریکادا ئەمانە ئەمریکا خۆی بتوانێت کە زەربە لە خوبدا بەم شێوەیە کە بۆەوەی ئەهدافێکی تری شاراوی سیاست پشتەوە بێ دواتر ئەمە ڕووداوانە لێ بکەوێتەوە بەرێ ئەرێ وەڵڵا لەبەر ئەوەی ئەمریکا بەرنامەی 50 ساڵیدا ڕێژی وەچی ئێمە نێ بەدەمێت بێ باخر پڕ بووتەوە کاک حەسەن ئەکرێت ئەو معلوماتانەیە ناو زانیاریانە کە تو پشت پێبەستی کە ئەمریکا خۆی دەستی تیا هەبووە بە کورتی بۆ بینەرە بەرزەکان ڕوون بکەیتەوە بەرێ نمونەم ئەوە بوو یەک ئیسرائیل تێدانە بۆ ڕۆژێ ئەمریکی تێدانە بوون بەس ئەوەی هەبوو موسڵمانەکان بوون دوایش قایدەش ئەوەی کردگۆتی وەڵا ئەمن بوو درۆشی کرد ئەویش نەبوو ئەمریکا خۆی بوو باوکی ڕۆژ لە شاری هەولێرەوە لەگەڵمانە ئەم کاتەوە باش ئەو کاتە بەسەر بەڕێز وڵی داوای برن دەکەم لە مۆزوعیە و هەرگن 11 سپتەمبەر بەڵام لەبەر گرنگی مۆزوعی دوێنێ زۆر لام برین بەڕاستی گرنگ بوو ئەمن کوڕەکەمێ ڕێزم لە وەزیری پەروەردە ئەو مدیر عامی کە هەیە بەڵام کوڕەکەمێ لی 5 2006 دایک بووە لەوانەیە هەزارانی وەچی ماهەبی وەری ناگرن لۆ 5 ڕۆژی یعنی وەرە ئەوە سەیرە ئەو قانونە نازەوە تێ ناگەم لە وەتای يعني سيبيشي 2005 زور دجيل لو يجي بنرتي بلان بين يجي 2006 ورناتي نظم من رول تشيبكين يعني هو نزاراني وشي من هيلو انا يعني سن روز فرقه يعني نظم اگر توزيعك ما بدني كسك بيت النظم برنامج كتن براسي زور بيشكو بله باوکی روز اما سرنجکت لبرچاو گرین اولا لی خوم تو مارکت بدو چون کو پیج باکن نک سرنجی تو سرنجاری بیناری که لهر عرصه یک سرنجو داخوازیان هبه بله بیناره برزه کان استاش او دیمانانه ایوا استابو ایوا پخش کرد او دیمانان ریو رسمی امرون کلا امریکا بتیبتی لو شوینی لنیویورک لسر دهمین سالیادی برای چونی و کاراساتا فرمون ببینن
and in remembrance of all those who died in New York in 1993 and 2001. بله تماشاوان نجا به ودیتی بچک بوج پریوچونار رسمین یادکرنا 10 سالیه کاراساتا 11 سپتامبر کو تدا سروکی ولایتین هفگریتین امریکا باراک اوباما دگل هفجینا خو و دگل چندین سرکردین دین و جمهوری که زور تدا بجدار بون فارس لباجار دو که دگل ما یک فارس وار باش بله یک فارس کرم که صادق سپاس دست خوشی بود که موی پروگرامی سپاس و کو انسانان دیاره و اشکرایه و سبب جه قاعده بود شكو قاعده بري كان صالان اعلان كربو كو جهادي تجي اوروبا فان دولتي تنبيجين روشها هواي بيكمان افاجي قلتنا بو خلتي ما راسي نقدر خلت جنبو عاطفيتا برانبري ديني كو ديني اسلام دينه كي بيروز ديجي فان اشتهرات بس كاسن سلفي هنا راسه بيسان كاسن تنتراوجي هنا و د اسلام دا بلکه هندای کو صادق دهنی کو نه بسرمان کافره و قتلویشی حلال کریه بدیتنا من هذا از بجم بلا خلق مهمی و چند بزانیدم کو کسن سلفی هنه راسه ات اسلامتی کو نشرین کن دف خلقه که بگو من بری 11 سپتامبر گلک کسبو کو بنا بسرمان دوان الدولت هم بجن اوروبی هم بیکی استرالی روسی بس بشتی 11 سپتامبر ایدی اف قیمت اسلامتی الوری جهات اشکاردن اوجی اشتکر بله کای فارس بویرن 11 سپتامبر تا چند کاریگری هبو لسر جهان اسلامی تا چند کاری جهان اسلامی بتایبتی جم امریکان و ولاتین در و ولاتین اوروپیان با آراستای کدی بیت ناسین راسا مجي دستك قلتنا من اشارات كذا هل بس جالك تاثير الناضي الاسلامي هاتيكر كنت سمعت اسلامي روشتي اسلامي الاطفال بالشوايه جديها يعني هاتيكو اجي دائما كلمه احتمال الناضي محمد واحمد وافكاسي دينات هذا قبيل كده حتى عندك كارجا وعندك معملا جبركو ناضي اسلامي وكي ناضي كوتشات بيجي ارهاب الدافر هو صاحب تيرورست هاد بو نياسين البروي اف سر برينا وايدي اف كشتنا بكورمال وايدي الله اكبر هر کسی که رابطه به گوتنا ناب خدای ناب پیروز مرابط قوت حقیقتا از دیگه افسرم بر از العراق بینم کسی اول کره خبر دایم تهدید ناب گوتنا الله اکبر قوت اول راسی نه مثلا امریکا پارا بین ذی قوت حقیقی نه مثلا قناعت که بانچه بو بله کای فارس الاسلامتی خلت گشتی بله بینر برای کم بگم من او حرکت جهادیانه او سلفیانه که حرکتی که تونتراون بم کارانه حالا سنگلی جار کردوی خود تقینه رواد بتیبتی لدوی پروسه آزادی العراق ل 2003 تا است بدیان هزار کس بدستی امانه بناوی اسلام و بناوی جهاد و کجرا ملکاتی که دینی اسلام دینی تسامح و آشتی ولیکتی گشتنه بله عبدالله لگل من لشاری ولی روا که عبدالله مکتب باش السلام عليكم. عليكم السلام. باشكاكا. زور سپاس كاك عبد الله بالي لسر توريام رومان. بالي براسي برباني كارساتكي ورداوكي يازي سبتمبر بالي من تما براسي قدتشي يورو امريكا كدو كاي يورشي زور يورشي بلسر روشلاتي ناوران. براسي وكو بابن دولتي بابن افغانستان باكستان وروا حتى عراقي عراق براسي فازو كارساتا بروبرا وروخان سوتا 2 مليون 3 مليون هاولاتي كجا يعني براسي هوكاري روخاني صدامي بابن باكستان وافغانستان داجيكيان هم لجيرو كار اورداوي امريكا بنا اورداوي هاتيواني داجيكيان بله كاك عبد الله وي او جماره زوري كالعراق كوجران كتو اشاره بدهمي لنتيجه اوتومبيلي بومب ريشكراو پشتيني بومب ريشكراو خوتقاندنوا هموي لسل كرياري ريخراوي القاعده و ريخراوي جهاد كاني تر دروز بون تما شنو كدي تولكاتك كعراق ولاتي كي زورينا مسلمانه بعدين هذا بعدين كان على كم رايده كان وقلنا له حسنا شي امريكاني جش بيتقنوا لي رمدا عمود زانن عمو ما عند زانن كالتقنوا
سەتا پەنجاشی زیاتر ئەمریکا دەتەقێنەوە ئەمریکا ئەگەر تەقینەوە لە عێراق نەمێنێت شتێکا لە عێراق تیشی بە عێراق منێ خەڵکەکە بە خۆت لێ بڕواتون عێراق مشکلێتی دانمایە چۆکە بەڵام بە خۆت تەقینەوەی لەناو عێراق دەکاتن بە خۆ مشکل لەناو عێراق دروست دەکات ئەگەر ئەمریکا بیەوێتن باێن عێراق ڕێککەوێتن و بتە حکوومەتێکی ئازاد بەبێ مشکلە ناتانی بێگومان دەتانی بەڵام سەد تایپەنە دروست کردی و مشکلە ئەو تایپانە دروست کردیە لەوەی ڕێک نەکەوێتن لەو نعبانەی لە خۆی ببینێتەوە نەفتەکەی بڵاش بەڵێ کاک عەبدوڵڵا ڕەهەنمان لەگەلە لە شاری سلێمانی کاک ڕەهەند ئێوارەت باش قسەکەم بەڵێ کاک ڕەهەند عفو ساوتەکە زۆر کەس بودایی لێ بەرنەکەم تادیە فەرمووە لە خزمەتدام سەرەتا دەستخۆشی بەرنامەکەتان لێ یەکەم و هیوای سەرکەوتنتان بۆ خوازم زۆر سپاس کاک ڕەهەند لەسەر ئەو مەسەلەی ئێستا بەڕاستی من وا هەست دەکەم کە دروستبوونی ئەم هەموو کێشەیە سەرەتای دروستبوونی ئەمریکا خۆیەتی لە عێراقیش و لە ئەفغانستانیش و زۆربەی خەڵکیش خۆی ئەوە باشتر ئەزانێت کە بە تایبەتی لە کوردستان بە تایبەتی لە سلێمانیش کە ئەزانن ئەم هەموو کێشەی ئەم بێکاریە ئەم هەموو کە توشبوونی وا هەستەکەم هیچ شتێ نەماوە یعنی لەم سلێمانیە کە بەڵێ کاک کێران دەکرد بەشێکی گشتی ئێمە سیرکەن ئەمریکا هات ڕژێمی سەدام حوسێن ڕۆخان ڕژێمی سەدام حوسێن کە دیروکێکی ئەنکۆ مێژوەیەکی خوێناوی هەبووە مێژوەیەکی کە چەندین تراژیدیای کارەسە بە سەرگەلی کوردن بە دەیان هزار کۆ زێندە بەشار کێران بێژگە لە دامەرکانەوەی چەندین شۆڕەشی خەڵکی کوردستان لە ناوبردننی ئەم ڕژیمە بۆ خۆی وەکو دەستکەوتی بۆ خەڵکی کوردستان و ناوزان ناکرێت وایە لە غەڵتان قسەکان جوانە بەڵام من وا هەستەکەم کە خۆی سەدام هاتە سەر حکم بەڕاستی ئەمریکا خۆی هێنای کاکە و هەرچەند ویسیشی خۆی کاتی لابردنیشی هەر خۆشی لای برد فەرموو سێریکاوە تا هەشتا شەڕی ئێران و عێراق دروست بوو بە هەستی من وا هەستەکەم کە هەمووی دەستی ئەمریکای لە پشتەوە بوو و چەندی وڵاتی کە بەشداری تیا کردو هەمووی ژێر دەستی ئەمریکایە بووە و کە ئەمریکا ژێسا لە ناو عێراقەیە خۆ هەمومان باش دەزانین مەبەستی سەرەکی لە ئەمریکا هاتنی بۆ خاشی عێراق چییە؟ بەڵێ شکار لە زەڕایانەوە لە گەلمانە ئەم کاتەوە باش باشیش کرد زۆر سپاس کاک شکار فەرموو ئەمەش وەکو ڕاستی وەکو برا و خوشکانی ترەوانی کەڕایان لەگەڵ ئەمە بێ ئەمە پێم وایە ئەمریکا بۆ خۆی دەستکی سەو دەستکەلای یەکەمی ئیشەکەی خۆی بووە ئەگەر تۆڵی داوای بەنگۆ لەو برادەرەکە لە ولێر من بەنگەکانی پێدەم بۆچی ئەو فڕۆکانە داوای یارمەتیان نەکردوونەوە نیان فرێنراین لە کاتێکا لە مێژووی فڕۆکەوانیە هیچ فڕۆکێک نەبووە کە فرێنراوی و پەیوەندی نەکردبێ بە بردی چاودێریوە من پەتوەڵێم کاسن و قەڕەشەکان و چیان تیا ئۆتۆمات کراوە سنووقانەی واکو هەموو ڕووداوێکی ورد و درشتی ئەو کارە سادانە تۆمارەکەن کاتێ لە شوێنەکە ئەکەونە خوارەوەی ئاتاقێنرێنەوە کەواتە پێت وایە ئەمە ڕووداوێکی گوماناویە بەڵام دواتر لە ستۆگرتنیا قسەکانم تەواوکان لەبەرەوەی زۆر لەسەر پاسانگرتومی بەڵێ فەرموو پرسیارێمی جار بۆ تۆ بۆ بەڵێ چاوی منی یەکێک لەوانەی تر زۆر سپاس بۆتی 4000 جوولەکە کە لەو دوو باوەخانە کارەکەنە و ڕۆژە نەچوون بۆ سەر کارەکانی خۆیان لە کاتێکا ڕۆژی پشودانیش نەبوو ڕۆژ بۆ زانیاری تۆ باشە بە تۆڵێم بۆچی پێچەمانجێک ئەو دوو باوەخانە گەورە بازرگانی زیانی کە بەدە جوولەکانەوە بودانەوە بەکری و لێشی لێ دەچون و فرۆشتیانەوە نازانم وەڵامی ئێوە بۆوانە چێت و داوای بەلگاکەی خۆوابزانانی و خەڵکە لە خۆی وەقساکە واش نییە کاکە گیان ئەنجا تۆ باسی وسامەیەکەی کاکێ ئەمە بۆ خۆشی کەسێک بۆ لەوانەی ئەمریکا دروستی کردو بۆ کاکشەکار ملێرە ڕێی نادەم ببوورە بەس من لێرەیە حەزەکەم بابەتەکە زیاتر فراوانتر بێ کە تو زانیاری کە دەی بە بینەر زانیاریەکەت بەڵگە لەگەل بێ بۆیە بینەر زیاتر قەناعەتی پێبێ بەڵێ سپاس یەک بەڵگەی ترەخەینە سەر بێزەحمەت کاکە بەڵێ بێزەحمەت ئەڵێن پاش و داواکە هێڵی ئاسمانی ئەمریکی یەکەمی سیناوی ڕاگەیاند وابوو هەمویان هیچ لەو ناوانە کەدان هیچیان عەرەب نەبوون دوای لیستەکە گۆڕا بە زۆر ناوی 19 کەسی عەرەبی تا بوو لەو 19 کەسە هەیان بوو پێش 2 ساڵ مردبوو ئەو قسانە من کردم حەزەکەم بیشگەرەنەوە بۆ سەتاوی کردی خوێنمەوە لە کتێبی بەهادی دڵانە هەیە لە کتێبەکەی ئەندازیار عوسمان لاپەڕە چلووسێ هەرتەنە ئەو بۆکو پرسیار کردوێتی بەڵام ئەو پرسیارانە ئەکرێت دوای 50 ساڵی تر جوڵانێت خۆت زانین لە زیانی سیاسیە لە زیانی سیاسەتا شتی واکرێت چاوەڕایی واکرێت لەو خەڵکە پیاوزارە سەری لێ دەرناکە بەڵێ کاک شکار
بەڵێ سپاس پەیوەندێکت بێگومان زانیاری زۆر هەیە لەسەر ئەو بابەتەوە بۆ چۆن و داتای زۆری شەدرێ ڕەهاند لە ڕانیەوە لەگەڵمان ئەم کاتەوە باش ئەم کاتە باش هەموو کاتێک سپاس دەکەم دەستخۆشتانە دەکەم بۆ بەرنامەتان زۆر سپاس بۆ مەسەلەی ئیسلامی وان یعنی قاعدەش بتوانێت کارێکی وە بکە هەر کەسێ بە تەواوەتی بڕوە بە خۆی گەورە هەبێت و هەر کەسێ ئەعتقادی بەم دینە بێ بە پاکی ئەم کارە ناکە بەڕاستی میژین لەگەڵ ئەو بەڕێزانەیەکەوە دەکارێکە ئەمریکا خۆ توانێت چێو کارێک ئەگەنە کەسێکی تر ناتوانێت لە وڵاتێکی بەو شێوەیە پێشکەوتوو لە تەکنۆلۆژیا ئەم تەقینەوەیە بکات بەڵام کەواتە کەروا بێ بۆ ڕێکخراوی ئەڵقاعیدە کە ڕێکخراوەیەکە هەلگری بیر و ئایدۆلۆژیای ئیسلامیە بۆ ئەوە بە تەواوەتی ئەو ڕووداوای گرتوتە لەستۆی خۆی گرتووە بەڵێ دەخۆی لە خۆیدا قاعدە لە سەربنچینە و ئوسوڵی سەلەفی صالح نییە با بڵێن خۆی ئەمیش لەسەر ڕێبازی ڕاستەقینە ئیسلامی نیە ئەگەر ئەمیش لەسەر ڕێبازی ڕاستەقینە ئیسلامی بووایە ئەم هەموو تەقینەوە ناکرد بە ناوی خۆیەوە نەکەر تەقینەوە ئەم تەقینەوە بەڵکو لەسەدان تەقینەتر خۆی خصوصیتە ئەسەر خۆ کام ئاەتەیە کامە حەدیثەیە کە پێغەمبەری خۆ عەلەیهی سەلام وسەلام تەقینەوە خۆ کوشتنی واجب کرد بێ لا کەسەکە با کافر بێ با ئەو کەسە مسلمان نەبێ با بڵێن هەر نوع ئیسلامیەکە ئەوەیشی تری هەبێ بەر باوەڕێکی تری هەبێ شەروانە من بەڕاستی ئیهانەی ئەو ئەکەمە دەبڵێن ئەو کارێکە ئیسلامی بێت و دەستی ئیسلامی تدایە هەر کەسێ بەڕاستی مسلمان هەر کەسێ بەڕاستی عەقیدە بەم دینە هەبێ ئەم کارە لە مسلمانە ناوەش سپاس بۆ بەرنامەکەتان بەڵێ سپاسە بەڵێ تەماشاوانە نژار لە هەر جایەکێ بن هندکارن تەڤلینەوە بەرنامە بم تایبەتی لە باژارێ دووکێ و هەولێرێ و لە باژارێ مووسڵێژی ڕێیا ژمارە تەلەفۆنێمە کۆڕێک تێلێکۆم کۆ لەسەر ئەکرانە لە بەرچەوێنۆنە تەڤلینەوە بەرنامەی بن سەرنجێنخوا لەسەر بویەرە 11 سپتەمبەر یا ئەمریکا و باندوریێنێ کاریگەریێنێ تایبەتی لەسەر ڕۆژهەڵاتە ناوین و لەسەر گەلێ کورد و گەلێکی زیندی بەش خۆراوترین گەلێ vێدەڤێران و ڕۆژهەڵاتە ناوین چی بووە حەمید لە کێلارەوە لەگەڵمانە کاک حەمید ئەم کاتەوە باش کاکیجان سڵاو سڵاو سەرچاوم فەرمۆ لێرەوە سەری ڕێز و نوازش بۆ سەرجەم شەیدانی ئەو کارەساتە دادێنێنم بەڕاستی کارەساتی 11 سپتەمبەر ڕاستە کارەساتێکی دڵپەزێن بوو بەڵام گۆڕانکاریەکی زۆر گەورەی بە دوای خۆی داهێنا وەکو ڕووخاندنی سەرجەم دیکتاتۆرەکان لەسەر تاسەری جیهان ئەوە تا بە بەرچاوی خۆتانەوە ئەیبینین یەک لە دوای یەک دیکتاتۆرەکان بەرەو نەمانەچن بەڕاستی لە کەناڵەکەتانەوە جارجار گوێم لێ دەوێت هەنێک کەس دەستخۆشی بۆ ئەوانەی کە ئەو کارەساتیان ئەنجامدا دەنێنن و تاوانەکە بۆ خودی ئەمریکا دەگەڕێنەوە بەڵام لە ڕاستیدا وانە ئەو کارەساتە ڕاستە دەسایسی ئەلقاعیدە بوو قاعدەش لە دوای ئەوە خودی ئوسامە بن لادن خۆی ئەوەی ڕاگەیان کە کاری ئەوان نییە بەڵام ئەوە سیاسەتی خۆی بوو بۆ ئەوەی وڵاتی پێ بخەڵەتێنە یعنی و هەروەها بوو بە پۆرتشکاندنی تۆڕی قاعدە بەڕاستی تۆڕی قاعدە ئەو هێزەیان نەما ئەو توانیانە نەما لە ئەستی جیهانە تا بڵێ ڕۆژ بە ڕۆژ لە دوای ڕۆژ بەرەو لاوازوو نەچن ئەو کەسانش من زۆرم پێخۆشە ئەگەر ئەو کەسانەی کە ئاوا ئەو قسانە ئەکەن لە کوردستانە بەڕاستی ئەگەر لە تۆڕەکە دەرنەچن بیاندن بەدەستی منەوە یەکەیەکە تێزاد دەکەن بە سەریانەوەیان تاێنەوە چونکە ئەگەر قاعدە نوێنەرایەتی ئیسلام بکە ئەوە من خودی خۆم وازە ئیسلامەتی دێنم چونکە ئیسلام ئەوەی قاعدەیەکە بە هیچ شێوەیەک خوا پێی ناخۆشە خوا ناڕازیە بەڵێکای حەمێ سپاس بێگومان خەڵکی ئازادە سەرنجەکانی خۆی بە شێوەیەک دەرەبرێ بەلێ بینەرە نێژا ترساف ئەوەیە 11 سپتەمبەر یەکەم جار نەبەوە دلێ ئەمریکیان بە تایبەت کەنجیە نیویۆرک بەهژینە بەلکو 66 ساڵم بەریانەها هەز بە ترسێکە مینەڤەیەکە دەکرد دەمەک و باڵەفڕێکی خۆکێشە بە بەڵندترین تاوەر لە ئەمریکا و جیهانی ژوی دەمی چێ دەبە ئەف بوویەرە بوو کو هزارێک خەرەوە ئەڵقاعیدە لەڤاندۆ پیلان ji bo cîbecîkirine dana di roja 11 sîptembera xwênawî sala 2001 da belê pêşewaman legel li şerî Silêmanî em kate baş hemû karî to baş sereta destxweşî wenamekan yekem zor spas ka pêşewa zor spas rastî dilêyim li hemû sîstemê xwendin hû vegiştî
وأكيد هالمكتبة كشكافتي وجري مديرك أغير مكتبك إنتي أغير لبني وزجاني وزجان من ما تمت ودنا كين براسني هو حتى لو بيكو أمك متأخرا كتير شو مكتبة زجاتي بەداخەوە دوایەم ناوبڕە لەسەرمان بابەت بینارە بارزەکان جارێکی تر لە خزمەتی وەدام لەگەڵم بن. بەڵێ دیاری محەممەد لەسەر تۆری کومەڵەتی ئاڵێ دروستکراوی ئەمریکا خۆی بۆ من باوەرم پێ نییە هەروەها دێبار ئەمین ئاڵێ بۆ چۆنی من لە 11 سپتەمبەر دروستکراوێک بوو لە چەندین دروستکراوی تر بوو ناساندنی قایدە بە ئەمریکەکان کە من بەدەسیسەی خۆیان و دروستکراوی خۆیان نەبینم. هەر لە سەرمان بابەت سۆرانمە لەگەڵ لاڵە بچەوە کاک سۆرانم کاتەوە باش هەموو کاتێک کاک سۆران 11 سپتەمبەر بەڵێ 11 سپتەمبەر بەڕاستی کارەساتێکی زۆر ترسناک و تەکان دەهەندە بوو کە لە مێژووی مرۆڤایەتیا وەک هەر شەڕە گشتگیرەکانی تری ناو وڵاتەکانە هەبووە بەڵام یەکشت هەیە کە لە بیرمان نەچێ ئەوەیە کە هەر ئایدۆلۆژیایەک هەر دینێک بۆ هێشتنەوەی خۆی ناچارە خۆی بسلمێنێ و ئەوەیش ئاشکرایە کە دنیای ڕۆژئاوا بۆ سلماندنی خۆی هیچ باشێک و هیچ با بڵێ هیچ ترس و خۆفێکی نەبووە لە چەسپاندنی خۆیان لە ڕۆژهەڵاتە و بەتایبەتی لە ئاسیا و لە دنیا و جیهانی ئیسلامەتیدا توانیوێتی و درێغی نەکردووە لە ئیسپاتبوونی خۆیان بە داگیرکردن و بە شەڕ ڕنانەوە و إلى آخره و بۆ هەڵساندنەوەی جیهانی ئیسلامیش ناچارە کە ئیسلامیەت خۆی بچەسپێنێ و تەنها کارێکیش کە توانی بیکات ئەو شتە بوو بەڵام ئەوە طبعا شتێکی هەڵەیە تەنها لێرە کەسانی سڤیل و بێتاوان با بڵێن پێوە ئەبن یەکشت هەیە لە بیرمان نەچێت هیچ کات سەرکردەکان نوێنەرایەتی میلەتەکان ناکەن ئەوانەی کەواتیایە چون لەو 11 سپتەمبەر چ ئیسلامیەکان بن و چ غیرە ئیسلامیەکان چ ئەمریکیەکان بەڕاستی ئەوانە کەسانێکی بێتاوان بوون شتێک هەیە با ڕوونتر بیڵم جیهانی ئیسلام ئەوە لە مێشکی خۆی دەرکا کە ئەوە جۆرە غەزایەک یاخود جیهادێک بێت چونکە وەک خۆشانەیەک لە خۆشەویستان ئاماژەیان پێکرد لە هیچ ئاەت و حەدیثێکە ئەو شتە نییە کە سڤیلێکی بێت چەک بەو شێوەیە قەتڵ عام بکرێت بەڵکو ئەوە بێ ئەو کەسانە با بڵێن لە ناو ببرێن کە ئەبنە هۆی شەڕ و ئاژاوەنانەوەی لە ناو هەموو شوێنێکە ئیتر کابرا ئیسلامی بەڵێ کای سۆران بێگومان ئەمریکا وەکو زلهێزێک وەکو باڵادەستترین هێست لە جیهانە کە کۆی سیستەمی ئابووری و سیاسی جیهان لەژێر کۆنتڕۆلیدا لە هەر شوێنێک ئەوەی کاریگەری دروستەکە دواترەوە بێگومان چەند ڕژێمێک لە ناوچەکە لە ناوبرا بە تایبەتی ڕژێمی تالیبان کە هاوپەیمانێکی استراتیجی القاعدە بهروە لە ناوبردننی ڕژێمی بەعاس ڕژێمی سەدام حوسێن کە حکوومەتترسیەکی گەورە لەسەر ڕۆژهەڵاتی ناوەڕاست لەقەڵەمەدا ئەمە تا چەند توانیوە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست نەخشە ڕێگایەکدا بنرێت بۆ ئەوەی کۆی سیستەمی دیکتاتۆری لە ناوچەکە بەرەو لەرزان و بەرەو ناوچوون بڕان کە تا ئێستاشە و پرۆسێسە بێگومان لەلایەن گەلانی ناوچەکە دژ بە ڕژێمانە بەردەوامە زۆر بە کورتی عەرزی جەناب بکەم یەکشت هەیە ئێمە ئێستا لێرە شەڕی ئایدۆلۆژای بینی دوو بلۆک ئەکرێ بلۆکی شەرق و بلۆکی غەرب بلۆکی شەرق وەک هەموو لایەکە ئاشکرایە بلۆکی شەرقەوە بوو پێکهاتەی شۆرەوی و کۆمۆنیستەکان بوون کە تیاچون با بڵێن ئێستا زۆر خەتەریەکی گەورە بۆ سیاسەتی و ئەو بەناو دیموکراتی خوازەی ئەمریکا کە خەتەر هەیە ئیسلامیەتە یعنی بۆ چەسپاندنی ئەو سیستەمە نوێیە بەناو دیموکراتی ئەمریکا کە ئەوێت خۆی بچەسپێنە بەسەر دنیادا و ناچارە کە ڕێگا نەخشە ڕێگایەک پیادە بکە کە بە 11 سپتەمبەر بۆ کردنەوەی قاچی لە ناو ڕۆژهەڵاتی ناوڕاست و جیهانی ئیسلامیدا و بۆ سەپاندنی خۆی ئەو کارە بکە ئەگەر ئیجازەم بیت من زۆر بەداخەوە یعنی هەنێک کەس ئەو لێکداناوەیان هەیە کە گوایە ئەمریکا نامەی ئاشتی و نامەی برایەتی و دیموکراتی و پێکەوە ژیان و سیستەمێکی نوێ بۆ تەواوی مرۆڤایەتی بەڵام ئەبینین کە ئەو کەسانی کە تیا چوون یاخود با بڵێن ئەو بەناو دیکتاتۆرانەی کەوا تیا ئەبرێن ئەمڕۆ لە تونس سەری هەڵداوە و بە سووریا وا دیارە کۆتاییەت و بە ئێران پاشان کۆتاییەت یعنی پاشاکانیشی ئەبێت لە بەرچاو بگرین ئایا ئەو هێز و دەسەڵاتەی ئەمریکا کە ئەوێت بیهێنێتە ناوچەکە ئایا بۆ کامەرانی و بۆ خۆشگوزەرانی مرۆڤایەتیە یاخود دەستێکی دزی و لەگەڵ ڕێزمە ئەو واژانش بەکارهێنم دزی و ماڵکاولکاری لە پشت کێشەکەوەیە یعنی بەڵێ کاک سۆران کاک میوانمان لەگەلە لە شاری سلێمانی کاک میوان ئەم کاتەوە باش کاک سیروان کاکە سیروان جان جۆم لێتە فەرموو لەسەر تەوری ئەمڕۆمان وڵی بەنسبەت 11 سپتەمبەرەوە بەڵێ بەڕاستی لەگەڵ هەموو قسەکانی کاگە سۆرانە بەڕاستی ئەگەر ئەمریکا ڕاست دەکات
باشان هم عالمي ذاك ولا مدنا ذكي أسامة بن لادن أجر أمريكا أيضا برا براسي أمره كدوزني سرفختي أمريكا أمره براسي إسلامي كان إذا براسي تاريخ كمان أيضا هرش كام إسلامية كان لو إسلامية كام إسلامية كان ما بس كام يعني بتاعي أي ما مقصد من سوق أمريكا مقصد بلام كوز جوازنا كان لبيني هي إسلامية كان بله كاك سیروان پێتوایە کوشتنی ئۆساما بلادن سەرکردە یەکەمی ڕێکخراوی ئەلقاعیدا لەلایەن ئەمریکاوە بتوانێت تا ڕادەیەک لە ئاستیا و مەترسیانەی کە ڕووباڕووی ئەمریکا بە تایبەتی لەلایەن ئەو ڕێکخراوە جیهادیانە بێتەوە کەم بکرێتەوە؟ والله كم مسألة كم بنوا مسألة كم نابل شو الإسلام عقيدة ترى مشاكل أجر قيادة كانش خايبن أو خلقي بدواء وقيادة شيء حق درست به. فرأس أمريكا الرجال دابلين بو شوية كمثلا أمريكا بقول من ديمقراطية أو ديمقراطية كأميها مش قوسة بيده آية أو بتارة للرمادية ده أو بتارة مقصد أواني كالأحماوي ده تلوثين كردي هلا هلاك ترى مشاكل أبينين كالتين دعنا كان أبو غريبة تشيكري أبينين كالأفغانستان تشيكري يبدون ديوش عراقي من الروزنامة الشرقية وصبح سما يبدون ديوش أمريكي لعراق بكجريت أمريكا هولا دعو روجا شخص عراقي بكجري أقل السجن بالي قاسيروان أمير مالك اللي كركوكي وكاي كاميرا مكاتو باش مكاتو باش برد بالي پێتوایە ڕووداوی 11 سپتەمبەر توانوویەتی کاریگەریەکی باشێ بێ لەسەر ڕۆژهەڵاتی ناوەڕاست کوی سیستەمی دیکتاتۆری و پاشایەتی میراتگیری لە ناوچەکەیە بەرەو لەرزان و بەرەو هەژان و بەرەو نەمان ببە و پێت وایە بەدیل ئەلتەرناتیڤی ئەم ڕژێمانە چییە بێ؟ بەڵێ بەتاکید کاریگەریەکی زۆر باشیە بووە چونکە ئەوەیە کاریگەریەکەی زۆر دیارە لە هەمومان ئاشکرایە کە ڕۆژانە دەیبینین چی هینی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کردووە بڕواژ ناکەم هیچی شتێکی هینێکی وایترە بێ بۆ چارەسەرکردنی و ئەوش دیارە لە هەمومان بەڕاستی ئەوە ئەمریکا بە ئاشکرا دەستی پێ هەبوو ئێمە هەمومان ئەو شتا زانین چونکە بڕوا ناکەم دە هیچ قاعدەیەکی دنیا هەبێ کەوا هێزێکی دیرۆسی و هەبێ شتێکی واکە لەناو ئەمریکا ئەو دەوڵەتە هێزەیە ئەوە دوورە لە ڕاستیەوە ئەسڵەن چونکە ئەمریکا بۆ هەموو هێزە و پێم وایە کەوا سیستەمی دژەم شەکیلدا زۆربەی باڵەخانەکانشانە نەوەک تاریکی وە بڕوا ناکەم هیچ بە هیچ زۆرێ بگاتە شوێنێکی وە باڵەخانەیەکی ئاوازەخۆ. بەڵێ باوکی محەممەد لە هەڵەبجەوە لەگەڵمانە. باوکی محەممەد ئەم کاتەوە باش. ئێوارەتان باشتر بۆ جەنابەت. باس دەکەم وەڵا ئەوەی ڕازی بێ من ئەو دوو بینابەرزەی ئەمریکیە بینم یێتە خوارەوە زۆر پێ خۆشحاڵم. بەڵێ لە چ ڕۆیەکەوە؟ وەڵا لە ڕووی بەس لە ڕووی دینیەکەوەیە ئەینا خەزیەوە نیە خۆ من کەسێکی کۆمڕۆم یا بڵم کەسێکی دینم ئەمریکیەکان هەمویان بە هەمویان و هەوڵێن بە دەیان هەزار ئیسلامی لەناو لەسەر عەرزە لەناوە بە لە هەموو لایەکەوەیانوێ ئیسلامی لەناو بەرن ئیسلام پوچکەن ئیسلام کەمکەنەوە هەموو شتێک کە زەختێکە گەێنرابێ بە ئەمریکا تەنها ئەو لەڕێ ئەو دوو بیناوە کە ڕووخا. بەڵێ باوکی محەممەد پێت وایە کوشتنی خەڵکی سیڤیل کوشتنی نزیکەی 3000 کەس بیانوویەکی باش بێ بۆ دینی ئیسلام بە تایبەتی کە دینێکی تەسامحی لێک تێگەشتە. بیانوویەکی باشە زانی بۆ تۆ سەیری ئیسرائیل کە ئیسرائیل یەکەمین پاڵپشتی پاڵپشتی لە هەموو عالەمە لێسرین کەس وڵات ئەمریکایە بە هەموو شێوەیەک پاڵپشتی ئیسرائیلەکە ئیسرائیل بڕۆ بە شەو بە ڕۆژ خەڵی ئەو هەموو مسلمانە داماوەکە یەک کەسیش نێبێتە جواب. ئەوەش دەستخۆشی بوو ئەنجا بۆ یەک شتیکەش لە لای کێشەوە سەیری ئەو شوێنە خۆشە خۆزگا حکومەتی هەرێمیش ئاوا بیتوانێت شوێنەکان ئاوا تۆ جوان ئاوادان کاتەوەڵی بەهەشتە شوێنەکەی ئەوان کاول کرد ئاوا و دەستان خۆش دوتەوە. بەڵێ باوکی محەممەد پێت وایە ئەوەی گۆرانکاریەکانی دوای 11 سپتەمبەر لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا لە ناوبردنی ڕژێمێکی دیکتاتۆری وەکو ڕژێمی عێراق ئەوە دەستکەوتێک نەبوو. چۆنە براگیان ئازانی چۆنە کابرا و مەسەلەی خۆمان لە سیاست قوڵە بە هیچ شێوەیەک لەبەر خاتری کابراوتی این نبود مصلحت بابونی یان بێگومان سیاست بەرژەوەندی هاوبەشەیە بێگومان بەرژەوەندی هاوبەشەیە بەس بۆ کورتەوە شتێکی باش نەبوو کە لە چەنگ ڕژێمێکی دەڕندەی وەکو سەدام حوسێنەوە ڕزگار بوو. کاتێ باش بوو کە خانەقین و کەرکووک ئێستا بگەڕایەتەوە سەر حکومەتی هەرێم ئەو کاتەمان و دەستی خۆش بێ لە تورکیا ئۆتۆباران نەکرێنێ و لە ئێران تۆباران نەکرێن ئەمان و دەستیان خۆش بێ بەڵام ئەمە هەمووی فیتی ئەمریکایە و حکومەتی هەرێمی هیچی پێ ناکرێ خۆزگا ئەو شوێنە خۆشەش بوو لە شوێنی خۆوای لێ بکرا شوێنەکانی خۆمان کاول بوو. بەڵێ باوکی محەممەد لە بچەوە بەڵێ بینەرە بەرەزەکان ئێستاش
ئەو دیمانان بەشێک لەو دیمانانە ببینن کە بەبوونەی ساڵوەگەری کارەسات 11 سپتەمبەر لە نیویۆرک لە ئەمریکا دەست پێ کردووە. فەرموو ببینن. عبدوڵا لە هەولێرەوە لەگەڵمانە لە سەرمان بابەت. کاک عبدوڵام کاتەوە باش. کاک عبدوڵای کە دەنگی تەلەڤیزیۆنەکەت کسکەی. بەڵێ. یازدە سپتەمبەر پیرۆزبای لە هەموو موسڵمانان گیان دەکەم. هیوادارم کارەساتی زۆر ناخۆشتر و زۆر ڕووداوی مەترسیداتر ڕوبەڕووی وڵاتی ئەمریکا بێتەوە. ینی پێت وایە ڕوخاندنی تەوەری بازرگانی جیهانی و کوشتنی 3000 سڤیل دەستکەوتێک بێ بۆ عالەمی موسڵمان بۆ ئیسلام؟ بلای دەستکەوتەوە نا بەس ئەمریکا زۆرترین کوشتارگەری لە موسڵمانان دەست. باشە کەسێک کە هەڵا بکە کە خەڵێ بکوژێ پێویستە تەقلیدەوە بکەیت. نبوده هذا بلبنا كان تلفون كله تنا خوشاني أمريكا كان خاتي وبشرات هذه أمريكا ما مسلمان لك شيء سواتي وعربي أنا وأنا برتمان ولا كان شرق الوسط شام مسرات. كاك عبد الله ديار دنجي تو باباش نايت من يكتب زي التلفزيون كدير كبي بالي. بالك كاك عبد الله. يعني هذا بلبنا كان بلبنا كان وأخوي مشان كان ناقص أمريكا كان سادي ومسادي. يعني سيرت بلا موضوع سير مسلمان في خوش بي خوش أمريكا خلاتيش وسيلته. بله كاك عبد الله سپاس پێوەندێک کە دیارە دەنگت باش نایێت. سەلاح مالە گەلەریە کەرکووکەوە. کاک سەلام کاتەوە باش. السلام عليكم. عليكم السلام. كاك صلاح كاك عبد الله لاوليرا والي من بيروزباي العالمي مسلمان كان ببني روخاندني دو تواري بازرگاني جهان وكشتني خلق سيفيل بيتوايا امام دسكوتي بيبو عالمي مسلمان لكاتك كرك خراوي كي جهادي وكو القاعده بربسارتي خوي لم كردويا نشاندا بيتوايا ما دسكوتك بي سپاسكم تيجي من لتولي برنامج فيشوي جواب وما باس يجيبوكم من وكو كرديك وكو مسلمان كيس كتك سيدي امريكاناكم لهيش لروي سياسي لروي دنيا بلان براي بريتن باي ما بقرينو بو ميجور رابطو خمان او كاتيخ غزو عثماني هات كردستان والعراقي داجير كرد بناي غزوه اسلاميه بلان باب زين او خلافه اسلاميه كبلا غزو عثماني هات ولاتكي يمد ديمقراطينا وكان يهبوي غوري بو قرنجير وبو قرداغ وبو اغزلر وبو 90 وبو داقوق همو تنالد ناوي ولاتكيش ماني غوري بو ناوي تركي ئێستا لەگەڵ ڕێزما بۆ ئەوانە من خزمەتکاری ئیسلامم خزمەتکاری قورئانم بەڵام ئەوانەی کە پەیوەندیت پێواکەن و ئەڵێن ئەو کارە ساتێ 11 سپتەمبەر ئەمریکا خۆی جێبەجێ کرد ئەوانە هەمووی مێدی تورکیا و ئیسلاحاتی ئێران و بەکرێگیراوی جامیعەی عەرەبین ئەگەر لە کاتێکە ئاماراتێکی ئیسلامی عالەمیش دروست بێ لەسەر مەذهەبی سونە ولا کاتێکە ڕوخانی دیکتاتۆرەکانی لە وڵاتانی ئیسلامی و عەرەبیە توخوا چی سوودێک بە کورد ئەگەێنێ و کورد چی قانجازێکەکە بەڵێ
بله کاک ساڵە بێگومان لە سەردەمی ئەمبراطۆریەتی سەفەوی عوسمانیە لە عوسمانیا کە کورد دەبێت هەمووی لەژێر ئەو چارچێوەیە بێ کە خۆیان وەکو ئیسلام پێیان باشاروە لە سەفەویش دەبێت هەمویان شیعە مەذهب بن چەندین کورد بە هەزاران کورد بوون بە قوربانی ئەوەیە لە ئێستاژە کە هەر چهار پارچی کوردستان لەلایەن ئەو ڕژێمانە داگیرکردن کە هەمویان لەژێر بەرگێکی ئیسلامی بەتایبەتی لە باکووری کوردستان پارتی داد و گەشەپێدان وەکو ئیسلامیەکی میانڕەو لە عێراق لەژێر سۆرەتی ئەنفالە کوردیان زێندە بەدەیان هزار کورد زێندە بەچار کرا مقاطعتكم عفوك بەڵام باسی کارەساتی مەلای خەتیان بۆ بکە لە ڕەواندز وتی ئەوەی دژی عوسمانی بێ تەلاقی ئەکەوێ ئەوەی دوای نەکەوێ کافرە 10,000 چەکدار پاشا کۆرەی ڕەواندز سەکیدانە 4 جە درمە سەرکەوت لە بان شاخی کۆرەک پاشا کۆرەیان کە لەفچە کرد و لە بەحری ئیجە خنکانیان ئێستا ژەوانەی پەیوەندیت پێوە ئەکەن ئەوانە هەمووی چڵکاخۆری فارس و ترک و عەرەبن دژ بەگەلی کورد و کوردستان و هەر بژی سپاس پەیوەندیکەت پشتیوانمان لەگەلە لە شاری سلێمانیەوە کاک پشتیوانم کاتەوە باش ئەم کاتەش باش بەڕێزە من بەنسبەت تەوەرەکەی بەڕێزەوە دیارم دەستخۆشی دەکەم و پیرۆزبایی لە عالەمی ئیسلامی ئەەکەم بەڕاستی ئەو کارە سەربەرزی بۆ هەموو ئیسلامەکان چونکە یەهودیانە بە بەرچاوی هەموو عالەمەوە بەنسبەت خۆمان کە ئێمە لە کوردستانە ژین سەر بە عێراقی نەگە سێر بکەیت لە عێراقا ڕۆژانە خەڵکی سڤیلە کوژن و هیچ کەسێک ناتوان نەدادگایە بکەن لە پسنیۆشە لەگەڵ بکەن ئەو کەسانەی کە بە ناوی ئیسلامەوە کوردیان زێندە بەچار کراوە ئەو دەوروبەر کە هەمووی عالەمی موسڵمانن و هەموویان خاکی کوردیان داگیر کردووە و مستعدنینە کەمترین ماف بە کورد بدەن تو بەو ئیسلامیانە چی ئەڵێ برا بەڕێزەکەم ئەوانە ئیسلام نەبوون ئەوانە دوورن لە ئیسلام و ئیسلام و ئیسلامیە بەرامبەر کافر جیهاد بکە نەک بەرامبەر خەڵکی مسلمان جیهاد بکە ئەو خەڵکی هاتوون بەرامبەر کورد وەکو گێگەلێکی مسلمان کوردیان کوشتووە لەژێر سۆرەتی ئەنفال کوردیان زیندە بەچار کردووە نا برا بەڕێزەکەم ئەوانە ئەسڵەن ئەوانە هیچ نەبڕوایان بە ئیسلامە و نا پەیوەندیان بە ئیسلامیشەوە هەیە ئەگینا ئیسلام ئەگەر ئیسلام بێ دەبێ بەرامبەر بە کافر جیهاد بکە نەک بەرامبەر بە ئیسلام و بەنسبەت ئەو بەڕێزەی لە پێشوش پەیوەندیکە بەڕاستی من پێم وایە ئیمانی زەعیفە بۆیە ئاوا پشتگیری لە یەهودی ئەکات پێت وایە کاک پشتیوانەکە بە کورتی پێت وایە ڕووداوەکانی 11 سپتەمبەر و لێدانی دوو تەواری بازرگانی و کوشتنی نزیکەی 3000 خەڵکی سڤیل لەلایەن ڕێکخراوی ئەڵقاعیدا دەستکەوتێک بێت بۆ عالەمی موسڵمان بەڵێ بەتاکید دەستکەوتە کاک پشتیوان لە شاری سلێمانی سوپاس پێوەند دەکات باڵی بینەرە بەرزەکان گەرە لەسەر تۆری کومەڵاتی چەند سەرنجێکمان بۆ هاتووە شەڤان کوردی ئاڵێ ئەو بەروارە هەموو کارمەندە جوولەکەکان ئیجازە بوون و واتە لە ناوبینا نەبوون هەروەها دابان شەڕباژێری ئەلێ ئەو ڕۆژە 100 ساڵ پێشەوە لە ساڵی 1999 لە سوئیسرا لەلایەن جوولەکەکانەوە بەرنامە بۆ داڕێژرا بوو تاکو ئەو جەنگەی دژی ئیسلام بەڕێوە بن بیکەن بە جەنگی مەسیحی زۆر داوای لەبورین لە هەمووی ئەو بەڕێزانەکەین کە پەیوەندی کردووە بەڵام نەیتوانیوە بەشداری بەرنامەکە بکەن هەروە لەسەر لەوانی شەکین کە کومنتیان لەسەر تۆری کومەڵاتی ڕاوە نەکردووە کات نەبوو بخوێنین و سوپاسێکی تایبەتیش بۆ هاوکارانم لە پشتی کامیرا هەروە لە بەشی کۆنتڕۆل و سوپاسێکی زۆر تایبەتریش بۆ ئێوەی بەڕێز کە تا ئێستا بینەری بەرنامەی ئێمە بوون تاسبینێ لە بابەتێکی گەرمتر هاوکارم شەوان عادل لە خزمەتیەوە بگا ئێوار باش